خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ لەگەڵتانە بەردەوامی دوای هۆر و گفتگۆی ئەم ڕۆژمان تەوەریکی تەندروستیە باسی هەوکردنی ماسوولکە ئەکەین با بزانین هۆکار چییە کە ماسوولکەکانمان هەوەکەن یاخود ماسوولکەکانمان بەرەو ناتەندروست دەڕۆن و چ شوێنێکی جەستەمان چ جۆرێکی ماسوولکەمان بەزەمدانی جۆرەکانی هەوکردن چیە دوایی چ شوێنێکی ماسوولکەمان تووشی هەوکردنە بێ هۆکاری چییە و ئایا تەمەەن کاریگەری هەیە لەسەر ئەمە و ئایا پرسیارێکی شەیە بۆ گەنجەکانمان تەمەنێکی گەشەیانەیە هەوکردنی ماسوولکەیان زۆر جار بۆ دروستە بێ وەرزشەوان تا چەند ئەم هەوکردنەی تووشە بێت ئەو کەسانێک کە ئەم هەوکردنیان بۆ دروستە بێ نیشانەکان چییە دەریایە لە جەستەیە ئەمانە و کۆمەڵی بابەتی تر لەگەڵ ئەوەی دوجاریش زای چارەسەرەکان خۆی لە چیا بینێتەوە گفتوگۆی لەسەرەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە چیمەن حەسەن مەحموود پسپۆری نەخۆشیەکانی ڕۆماتیزم و ڕاهێنانەوەی پزیشکی کە پەڕێزیان ئێستا لە لای ئێمە میوانە دکتۆری جان زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوون دڵخۆشین کار کاتیەی زۆر دڵخۆشە بینێتەوە سپاس بۆ تۆ باسی هەوکردنی ماسوولکەکەین مەبەستمان چییە گەر وەکو پێنا هەوکردنی ماسوولکە چییە دکتۆر بە دڵنیایی هەموو هەوکردنێ نەخۆشیە ئێمە سێ جۆر ماسوولکەمان هەیە لە لەشە ماسوولکەی با بڵین پەیکەرە ماسوولکەکان کە بڵین پەلەکان و بەڕبەڕەکانە و ماسوولکەی دڵ لەگەڵ لووسە ماسوولکەکان کە بڵین لە ڕیخۆڵە و ناوەیە ئەوەی کە ئێمە زۆر هەستی پێەکەین ماسوولکەکانی پەیکەرە ماسوولکەیە باڵێ سکلیتەڵ مەسڵەکانە هەرچ کاتێ ئەم ماسوولکانە زۆر بەکار بهێنرێن لە توانای خۆیان زیاتر وەکو باست کرد وەرزشەوانەکان یان هەرچ کاتێ تووشی هەوکردنێک بین وەکو لە کۆڤیدا مەسەلەن زمانی کۆڕۆنا یان HIV یان ئەنفلۆنزا پەتای وەرزی مەسەلەن زستانان کە پەتاگری ناتوانانی بجۆڵی لە جێگا ئەو ماسوولکەکان هەوی کردووە یان کە نەخۆشەکەی مەسەلەن ئەوانەی سکچ و نوڕشانەواگرنی تر هەم ناڵەکە وەکو پەڕۆی لێ بەدەسۆڵی ئەمرێ یان هیچ ماسوولکەیەک ئیژ ناکە کە تێکچوونی کانزاکانی ناو لەشە پۆتاسیۆم و مەگنیسیۆم و کالسیۆم یان خۆی نەخۆشی مەناعیە کە ئەمە لە هەمویان خراپترە جۆرێکە لە نەخۆشی ڕۆماتیزم پێڵەن هەوکردنی درێژخایانی ماسوولکەکان ئەم گروپە زۆرتر لە ماسوولکەکانی کۆئەندامی پەیکەرە ئێسکەکانە یعنی بڵین سکلیتەڵ مەسڵەکانە بڵین پەلەکان و بەڕبەڕەکان ئەمە زۆر وازەح دیارە یعنی نەخۆشەکە بێتوانایە بەس ئەوەی کە لە دڵایە تۆ هەستی پێ ناکەی بەزەوە نەچێتە لای دکتۆرە لە دڵم خاولەیە دڵم خێرایە یانی کێکی تر ئەوانەی لە لووسە ماسوولکەکانە ڕیخۆڵە ئێمە زۆرتر ئەمڕۆ باسی ئەو باڵین ماسوولکەکانی کۆئەندامی ئێسک و پەیکەرە ماسوولکەکەین کە زۆر بە وازەحی نەخۆشەکە پێوەی دیارە بێتوانایە بێتوانایە یعنی چی؟ یعنی ناتوانێت شوکاری ڕۆژانەی بکە بۆ یان ئازاری هەیە یان ماسوولکەکە ڕاگەیانەکانی پێناگا چکە ماسوولکە چۆنیژەکە ئێستا من کە دەست دەجوڵێنە مەسەلەن دەزوا لە یەکەم مێشکم ئازە نێری ینی سیگناڵێگە نێرێ بە جوڵە دەمارەکان ئێمە هەستە دەمار و جوڵە دەمارمان هەیە جوڵە دەمارەکان بە مێشکم ئەڵێ ئەو ماسوولکانەی کە دەستگرژەکە بیجوڵێنە کە جوڵانی کێ جوڵێ جومگەکانە جوڵێ بەڵام بەکاری کێ ماسوولکەکە یعنی ڕاگەیانەکانیێت بە ماسوولکەکەڵە خۆت گرشکە کە گرژی کرد چییە بێ من دەسم داخرێ عینەنی ئازە نێرێتەوە ئەڵێ ماسوولکە ڕێککەرەوەکان بجۆڵێنە کە جوڵانم طبعاً جومگە جۆڵێ بەس ماسوولکە ئیشەکەکە هەرچ کاتێ ئەم ڕاگەیانە تێک بچوو ئەوە نەخۆشی کۆئەندامی مێشک و دەمارە هەرچ کاتێ ڕاگەیانەکان هات بەڵام ماسوولکەکە وەڵامی نایەوە ئەوە نەخۆشی ماسوولکەیە کاتا بەگشتی 5 بۆ 6 جۆرمان هەیە جۆرێکی هەوکردنی مەناعیە کە پێڵەن ئۆتۆ ئیمیون ئەمە گروپێک نەخۆشی ڕۆماتیزمەیە و باشنیە کەڵم باشنەی ئاجا جۆرێکیان لە غەڵەت بەکارهێنانە جۆرێکیان سانەویە بۆ نەخۆشی تر وەکو ڤایرۆسەکان وەکو کۆڕۆنا ئایدس ئەنفلەوەنزای وەرزی یعنی سەرما جۆرێکی تریان دەرمان مثلەن ئەو دەرمانان ئەوانەی کە چەوری خوێنیان هەیە ستاتین بەکارێنە لەوانەیە بیستوێستان ئەتۆرڤاستاتین و سمڤاستاتین و ڕۆزۆڤاستاتین لە بەعزێک کەسە هەوکردنەکە ئەڵێ دکتۆر لەوەتی ئەو دەرمانە خۆم ناتوان بجۆڵێم بێتوانام ناتوان لە جێی خۆم هەڵسم ئەمەش هۆکارێکی ترە کاریگەری بەجێ باڵێ بەس لە هەموو کەسێنە ئەو کات ئێمە کە پشکنینی بۆکەی ئەزانی هیچ نییە ئەڵێ بڕۆ دەرمانەکە بچۆ بە لای دکتۆری هەناویەکەت هۆکارەکە لە هەموو کەسێکا دروست ناوێ بەس مەبەستم دەرمانیش هەیە هەوکردنی ماسوولکەکە دواتر تێکچوونی کانزاکان بە تایبەت لە کەم ئاو خواردنەوە یان
کە وشگە بیتەوە بە سکچ و نوڕشانەوە هەرچ کاتێک کانزاکان باڵانس نەبنجکە ماسولکە بە کانزاکان یعنی بە دیاریدەی پێداڕۆیشتن و دەڵاندن گرژە بێ و خاوە بێتەوە کەوەکو پێویست بۆینە ڕوا ناجۆڵێ کە نەجوڵات تۆ بێتوانای کاتا یەکەم نیشانە تۆ بێتوانای بێتوانای یعنی چی یعنی جوڵەی ئەو ماسولکەی وەکو پێویست نیە مەسەلەن تۆ تەوێ هەستی ناتوانی ئەبێ دەستدانێ توێ بە قادرما بڕۆی قاچت نایە چکە پاوەری نییە تەوێ قژ ببەستی یەکەم نیشانە بێتواناییە زۆربیان ئازاری کەمە بە تایبەت ئەوانەی دوای زۆر بەکارهێنان یاریزانەکان ئازاریان هەیە کە زۆر بەکاری هێنا ئیلتیهابەکەی ئازاراویە بەزەوەی ڕۆماتیزم ئازاری نییە ڕقبوونی هەیە باڵێ کەواتە بێتوانایی دەرەجەیەکە کە ناتوانێت وەک پێویست ئازار لە هەنێکیان لە هەمویان نا دواتر وردە تۆ هەر شتێ بەکاری نەهێنی چی لێت ئەپوکێتەوە هەستی پێەکەی مەسەلەن ئێرە زەعیف بۆ لە چاو ئێرەیان ماسولکەکە دیارە سەرەن ئەم لای بڵێن لەم لایەیەوە ئەمە باریکترە لەمە ئیتر وردە ئەگەر چارەسەر نەکرێ بە تایبەت لەوانەی کە مەناعین یعنی ئۆتۆ ئیمیونەکان نەخۆشەکە بێتوانابێ بە تەواوەتی تر لە جوڵاکەوێ بەس ئەوانی تر ئەوەی هەوکردن و ئەوەی تێکچوونی با بڵێن کانزاکانی لەشوو ئەوەی یاریزانەکان و ئەمانە یان ئەوەی ڤایرۆسەکان ئەمانە هەمووی خۆی دوای چەند فترەیەکی زۆر کەم نۆرماڵە بێتەوە تۆ ئیسراحەتی تێ و بەعزێ وەرزشی بۆ دانەی ئاسانن بەس ئۆتۆ ئیمیونەکان کە پەیوەستە بە کۆئەندامی بەرگریت کە کۆئەندامی بەرگری ڕیشاڵی ماسولکەکە ناناسێت دژەتەن دروستەکە و هەوەکە ئەوە چارەسەر نەگرێ کۆتایەکە ئەبێ بە کەسێکی بێتوانە و پەککەوتە باشە دکتۆر کەسی وامان هەیە ئەڵێ بەیانی کە لە خەو هەڵئەسم هەستەکەم جەستە موشکە تۆزێکی پێچێ چۆن هەمەکیێنەوەتۆن بە لەبێت تۆزە بڵات گەرمە بێ وردە گەرم ئەبێت ئەمە چێمە هەر هۆکارەکەی ئەوەیە باڵێ هەموو کەسێ ئەگەر شوێنی خەوەکەی تەندروست نەبێ و هەواکەی ژینگەکەی مەسەن زۆر گەرمیان زۆر سارد ڕقبوونی کەمت هەیە ینی خۆشمان وسە من کە لەبەر سپلی دەخەوم بەیانی هەڵەسم ڕقبووم بەڵام ڕقبوونێ تا دەقا ئۆکەی بەس کە گەیشتە نیو سعات ئەمە یەکەم نیشانەی ڕۆماتیزمە یعنی هەر ڕقبوونێ لە نیو سعات و زۆرتر درێژەی خایان دڵنیا بە هەوکردنێک لە کۆئەندامی ئێسک و پەیکەرە ماسولکە هەیە بەس ڕقبوونێکی کە لە با بڵێن زۆر باش نەخەوتوی شوێنەکەت خۆش نییە یان زۆر سەرمات بووە بەڵێ ئەوە ئۆکەیە دوسێ دەقەویتر هەڵەسی تۆزێ خۆ هینەکەیت چاگەبی کاتا ڕقبوونی کەم ماوە ئۆکەی بەس ڕقبوونی درێژخایەن کە لە نیو سەعات و زیاتر بە دڵنیایی یەکەم نیشانەی نەخۆشی ڕۆماتیزمە باشە دکتۆرە بۆ نمونەی مامیشە وتومانە هەروە لوەزانستی پزیشکی ژۆر ڕاستەکاتەوە کە قەڵەوی نەخۆشیە ڕاست باشە هەم لە قەڵەوی هەم پێچوانەکەشی زایف بۆ ماسولکە چی کاریگەریانێ ئەگەر قەڵەو بێ تا چەند ئەگەری زۆرترە بۆی کە ماسولکەکانی بەرەو هەوکردن و لاواز بڕوە زۆر کەسیشمانەیە هەر خۆی چۆنەڵی لە زگماکی و خۆی زعیفە ئێسکەکانی هەستی پێەکەی دیارە تەقەتەقە کاپشتی ماسولکەکانی هەستی پێەکەی دیارە بۆ هەردوو لایەنەکەیان چۆنە بەڵێ ئەوانەی کە قەڵەون عادەتەن وەلو مەرجنیە بەس بە گشتی ئێمە قساکەین جوڵیان کەمترە چکە قورسن زۆرە خۆن زۆرە خەون زۆر دانیشن طبیعەتی ماسولکە تا بەکاری بێنی بەقووە دەبێ وەکو سارەوە تا بڕۆی مەکینەکەی باشترە لەبەرەوە کەم جوڵەی خۆی بەهۆی قەڵەویەکە بێ یان هەر ناتەندروستیەک لە لەش ئەبێتە هۆی بێتوانایی لە ماسولکە پێچەوانەکەی سەیری یاریزانەکان بکە ئەوانەی کە یاری بەقووە دەکەن سەیری بەڵکی ینی بارستایی ماسولکەکە بکە ئەگەر یەکێ لاواز بێ بەڵام جوڵەی زۆر بێ بە کوردی خۆمان ئاکتیڤ بێ هیچ زەرەرێکی نییە و بە پێچەوانەوە لاوازی باشترە بەڵێ بە شەرتێ بجۆڵێ یعنی زەعیفەکەش ئەگەر جوڵەی کەم بێ عینە شتە چکە ماسولکە کەوتوتەوەی تۆ چەند بەکارێنی تۆ دیقەتی خۆت مەسانە من چەبلەرم دەستی چەپم گەورەترە لە ڕاست چکە ئەمەم زۆرتر بەکارێناوە بەبێ وێ ڕاضە بکەم تۆ ڕاستت گەورەترە کەواتە کێ بەکاربێنی ئەوە بە قووەترە بێ عادەتەن قەڵەوەکان من ناڵێم هەمووی تۆزێ سلۆمۆشنن یعنی خاوترن لەبەرەوە توانای ماسولکەیان کەمترە بەڵام ئەگەر قەڵەویش بێت و وەرزش بکە وەکو زەعیفەکەیە زۆر زەعیفیش ئەوانەی کە تەندروست نین ینی بەدی ماز ئیندێکسیان با بڵێن نازانم BMD ئەزانی چیە ئەویان لە 18 کەمتر بێ ئەوانیش بێتوانان یعنی چکە ماسولکەی پێویستیان نییە بەس بتوانێ وەرزش بکە زەعیفەکە زۆر زوو ئەتوانێت پاوەر بگەڕێنێتەوە دکتۆر ئێستا مادام ئەم بابەتە ئەمەنە گرنگە کەسەکان چۆن چارەسەر ئەکرێن
باڵێ بەدڵنیایی چارەسەرەکە ئەبێت تۆ دەستنیشانی بکەی هۆکارەکەی چییە گریمان تۆ بەهۆی پەتای وەرزیوان لێ هات پێ دەڵێن دوسێ ڕۆژ ئیسراحەت بکە ئاو زۆر بخۆرەوە مثلەن تاکەت وا دابەزێ خواردنی باش بخۆ کە ڤایرۆسەکە خۆی یعنی خۆشببختانە ڤایرۆس عمری کورتە یعنی ماکزیمەم 6 هەفتە ئەمێنێتەوە بۆ هەشت ئیتر خۆی لەش جیهازی بەرگری ئەیکوژێ ئایدز ناڵێم ڤایرۆسەکانی وەکو پەتای وەرزی وەکو کۆرۆنا بەڵێ ئەنفلەوەنزا ئەمانە ئەو کات خۆی ماسوولکەکە ئیلتیهابی نامێنێ ئەو گروپەی کە یاریزانە و لە غەڵەت بەکارهێنان و زۆر بەکارهێنان بە دڵنیایی دەرمانی ئازارشکێن و ئیسراحەتیت بەڵێ زۆر بە ئازارە ئەوە یاریزانەکان کە ماسوولکەکە ئۆڤەریوزە ئەی زۆر زەختت لێ کردووە باڵێ ئەویش لە چەند ڕۆژێکی کەما باشە بێ ئەوانەی کە بەهۆی دەرمانەوەیە بە مەسەلەن ئەلبە دکتۆرەکە دەڵێ ئەو گروپەی بەرێ کە ئێستا دەرمان زۆرە ینی هەر گروپێک بەڵێ گروپێکی تری بەرێ بۆی ئەو ئیلتیهابە نەمێنێ دواتر ئەوانەی کە لە دەرئەنجامی نەخۆشین وەکو ئەوەی ڕۆماتیزمە باسم کرد ئەمە ئەگەر چارەسەرینەکەی زۆر خراپە چارەسەرەکان با بڵێن ئەو گروپەی کە من باسیەکەم کە با بڵێن هەوکردنی ماسوولکەی درێژخایانە بە ئینگلیزی پێڵێن ئینفلامەتەری مایۆسایتس ئینفلامەتەری یعنی ئیلتیهاب مایۆسایتس یعنی هەوکردنی ماسوولکە بە کۆرتیزۆن دەست پێەکەین دوای ئەو دەرمانانەیە کە بۆ ئەوەی کۆرتیزۆنەکە دابەزێنین پێڵێن دەرمانی کیمیایی مجموعەیەک دەرمانە ئەگەر دوور بێ نەخۆشیەکە لەگەڵی سیاسیەکانی گرتبێ دڵی گرتبێ کۆندام ئەو کات ئەبێ با بڵێن پلازماکەی بگۆڕی پلازما باڵێ دکتۆر بگاتەم قۆناغە چی لە کەسەکە ئەمرێ ئەگەر بگاتە کۆ ئەندامی هەناسە و دڵ ئەمرێ لەبەرەوە ئەبێ زوو تەشخیص بکرێ بەڵام خۆشببختانە ئەم نەخۆشیە زۆر خاوە یعنی تۆ چەند ساڵێکەتە لە پێشا بەس بڵین ئەڵێ لە هەڵسان ناخراپم ئەڵێ دەستدانێنێ من ناتوانم هەڵسم یان ئەڵێ زۆر بە ئاسانی ناتوان بە قادرما بڕۆم یعنی قاسمم بۆ بەرز ناکرێتەوە ئیترێت بۆ لای دوکتۆر ئەڵێ بۆ من وام ئیتر تۆ چەند پشکنینێکی بۆکەی مەسەلەن ئەنزایمەکانی ماسوولکەی بۆکەی سیرەکەی بەرزە بەدەست فەحسی ماسوولکەکەکەی ماسوولکە دەرەجەی هەیە 1 2 3 4 5 هەستەکەی دەرەجە 3 و 4 و گەنجە پیرقەی ناکا بەس گەنج نابێ دواتر مەسەلەن هێڵکاری ماسوولکەکەی بۆکەی EMG پێ دەڵێ ماسوولکەکە پوکاوەتەوە فایبەرەکەیەتی یان دەمارە ڕاگەیانەکەیە ئەنی بۆ جیاکاتەوە ماسوولکەیە یان دەمارە چکە هەردووکی هەر ماسوولکە زەعیفە بێ بەس ئەو ڕاگەیانەکەی ئەو ماسوولکەکەیە ئیتر بە پێوە یعنی قورس نییە بۆ دکتۆری ڕۆماتیزم با بڵێن بتوانێ دەستنیشانی نەخۆشی ڕۆماتیزمی ماسوولکە بکە هەتا زوو تەشخیص بکرێت زۆر بە ئاسانی کۆنتترۆلەکرێ و ژیانی وەکو من و تۆیە ڕایەگری بەس کە گاتە ئەوەی ئەو هەموو شتێک گرتوویەتی باش نییە و دەرمانەکان ینی ئەڕۆی بۆ دەرمانی بایۆلۆجی و کیمیایی و بەڵێ ئاخرەگەر نەیکەیت بەڵێتر بەدەمیە ڕۆی قورسترە بێ بێزڵابێت ئەگەر نەیکەی ئەوە ستێژیانی بەڵێ ئەی ئێمە بە ماسوولکە جۆڵین شۆکە ماسوولکەت نەمایتر تەواو دڵ بوەستێ و سیەکان هەناسنێ ئەمری باش دکتۆرە ئێمە هەر لەناو خۆمانەوە ڕاهاتوین با کۆمەڵی بابەت باسکەین بۆی کە بینەرەکان ماسوودی لێبێن دۆ بە زمانێکی تەندروستی پێمان بڵێ هەر گرژبوونێکمان بۆ دروستە بێ ئەڵێ ئاتخواوەرە پشتم بۆ بشێ لە دوایش پێ بنێ بە پشمان کە ئێمە قەدری و بڕبرانە نازانی کە چەند گرنگە لە جەست ئێمەیە ئەم گرژبوونە ئەگەر کەسێک بەردەوام هەیبێت بەردەوامەستەکە شان و ملی قورسە بەردەوامەستەکە بە تایبەتی ئەم ماسوولکانەی بەرشانی هەستەکە قورسایەکی زۆری لەسەرە ئەم کەسە بێ چی بکات ئایا هەر شێلانە ڕێگاکە هەر مەساجە ڕێگاکە یاخود ئەم پێویستی بە پشکنینە بۆی بزانێ هۆکار چییە ئەمەی کە بەڕێزت باسێکەوە خۆی نەخۆشیە نەخۆشی کۆلنج ئێمە بە کوردی پێڵێن کۆلنج بە ئینگلیزی پێڵێن دۆرسەل فایبرۆسایتس یەکێ لەو ماسوولکانەی کە زۆر بە ئاسانی بە سەرما بە گەرما بە کەم خەوی بە دانیشتنی زۆر بە پۆزیشنی غەڵەت تووشی ڕقبوون و گرژبوونە بێ ئەوە نەخۆشی نییە ڕق بووە ینی ئیلتیهاب نییە گرژ بووە ئەم دوو ماسوولکەی ناو کۆلنجە ئەمە کۆلنج یعنی تۆ قژت بە ملابشە وشکی مەکەرەوە توژەبی بە سەفەر لێرەوە بچۆ هەولێر شوێنەکەت خۆش نەبێ یان ئیسراحەت دانەنیشتبی توژەبی هەر چەند دقیقە لەبەرەوە هۆیە بە تووشەبی بالضبط عرق بکەرەوە هەوا لێت با توژەبی کۆلنج ئاسانە و کۆلنج ویراسیە یعنی تۆ دایکت هەیبێ احتیمالە تۆ هەبێ ئەمە یعنی چی یعنی ماسوولکەکان بۆری خوێنیان تایە خوێن بەر و خوێنهێنەر ئەو کەسانەی کە زۆر کۆڵنجەگرن بۆری خوێنەکانیان لە کەسی ئاسایی تەسکترا
کە سەرمایە بێ یان گەرمایە بێ یان پۆزیشنەکەی غەڵەتە تەسکترە بێتەوە کە تەسک بۆوە وەکو پێویست ئۆکسسیجین ناچێت کە ئۆکسسیجین نەچوو هەست بە گرژیەکەی ئەڵی توخوازەختێکم بۆ لێ بکە یان خۆدەی چەقێنیتە شوێنێ ئەوە فیچقەیەگەکەی پاڵ بە خوێنەکەەوە ئەڕوا کە ڕۆژ ئۆکسسیجینە ڕات و ئیسراحە دەکەی کاتا شێلان زۆر باشە بە شەرتێ تەندروست بێ تەندروست یعنی چی یعنی وەکو قڕنەی شێلی ئەبێ لەگەڵ ئیتیجاه یعنی لەگەڵ ڕێڕەوی ماسوولکەکە نەرم تۆ سووری خوێن زیاکەی چکە لەویا گیران هەیە یعنی بۆریەکە نەک بڵم قەپاتە یعنی جوان ناڕوە خاو بۆتەوە بە جوڵەی تۆ سووری خوێنەکە چالاگەکەی یان گەرمیەکەی مەسەن ئەڵێ بڕۆ خۆت بشەوە دووشێکی گەرم وەرگرا بۆریەکە ئەکرێتەوە چکە بە گەرمی ئەکشێ کە کشا خوێن جوانە ڕوا کە ڕۆژ تۆ ئیسراحە دەکەی کەواتە شێلان تەندروستە بۆ ئەوانەی کۆڵنجیان هەیە بەچی خۆمان بپارێزین ئەبێ هێز و توانای ئەو ماسوولکەیە زیاد بکەین بەرگەی سەرما گەرما هیلاکی نەخەوتن دوو هەوا بگرێ با بڵێن زیابوونی هێز و توانە بە دەرمان نییە بە وەرزشە و پۆزیشنی تەندروست یعنی من ئەگەر بە دائیمی ئاوا دانیشتم چاوەڕوان مە بە پشتم ماسوولکەکەم باش بێت کە من هەموو ڕۆژێ ڕام کێشاوە خۆشی ئەسڵەن بۆریەکەی باش نییە منەبێ ئاوا دانیشم ئینجا وەرزش بکەم لەبەرەوە ڕێخستنی پۆستچەری خۆمان لەگەڵ بەهێزکردنی هێز و توانای ئەو ماسوولکانەی ناو کۆڵنجەکە لەگەڵ ئاگامان هەموو کەسیانی ئینسانی ئەوەی کۆڵنجیشی نەبێ بە گەرما و سەرما وای لێت لەبەرەوە بێ زۆر ئاگامان لە خۆمان بێ بۆ گەرما و سەرما بۆ پۆزیشن بەمە چاگەوێ زۆر سپاس بۆ زانیارەکانە دکتۆر بە هیوای ئەوەی ئیشەڵڵا کەس ئەم نیشانانە لە خۆیان نەبنێ بەڵامیتر بتەوێت نەتەوێت بەخوا هەندێکیشمان هەستی پێ بکەین هەر بۆ ئیشەڵڵا بە جددی وەریگرن ئەگەر بینیتان بە قەولی دکتۆر بەیانیان زۆر درێژە خایەنە یاوای لێکردون گرفتی بۆ ژیانتان دروست بن سەردانێک پزیشکێ بکەن بە قەولی دکتۆر زۆر ئاسانە سەرەتای بەدەمەوە چوون و چارەسەر وەرگرتنەکەی ئیشەڵڵا هەمیشە تەندروست بن